ڕۆژەی ئارت فرۆش لە دامەزراوی وین پێشانگای ئازار بۆ هونەرمەند مستەفا ئەکرەمەکاتەوە. هەر لە نێو پێشانگاکەدا ئەزمموی ژمارەیەک لە خوێندکاری بەشداربووی خولی کۆمیکس نمایش دەکات. هاوکارمان ڕێژنە ڕزگار زانیاری زیاترمانیاتی ڕێژنە سڵاو لێبێ. بەڵێ ئاکام سلااو لە تۆ سلااو لا بینەرانمان ئاکامۆک تۆ ئاماژەت پێکرد ئێستا ئێمە لا گەلەری ئارتفرۆشین لە شاری سلێمانی ئەمڕۆ لەلایەن گەلەری ئارتفرۆشاخ لەلایەن ئارتفرۆشەوە پێشانگایەکی ناوازا بۆ هونەرمەند مستەفا ئەکرەم دەکرێتەوە. دیارە لە نێو پێشانگاکەدا چەندین جۆرکاری تایبەتی ئەم هونەرمەندە نمایش دەکرێت. هەروەها وەک تۆ ئاماژت پێکرد ئاکام ئەم هونەرمەندە چەند مانگێک یاخود لە چەند هەفتەیەک لەمەوبەر خولێکی تایبەتی کۆمیکسی بۆ ژمارەیەک لە خوێندکارانی کۆلیژی هونەر و ئارەزوومەندانی بواری کۆمیکس کردەوە. لێرە ئەمڕۆ لە نێو پێشانگا تایبەتەکەی خۆدا خۆیدا ببورن کارەکانی ئەو خوێندکارانەشی نمایش کردووە. من بەڕێز کاک مستەفا لەگەڵم ئامادەیە گفتوگویەک دەربارەی ئەم پێشانگا ناوازەی لەگەڵ بەڕێزیان دەکەین. کاک مستەفا سلااوت لەبێ. پیرۆزبایی ئەم پێشانگا تایبەتت لێکەین. پێشانگای ئازار گزارش لە چه ئازارێک دەکات؟ بەڵێ خۆی ئەو کارکتەرەکە بەکارم هێناوە لە تابلۆکانم کلااونە مهڕێژ با بڵێم خۆی مارش هەمومان نەزانین خۆی ئەشارێتەوە دوای مکیاجی میکاوی خۆی لە ئەسڵەوە مەسەرەن گاڵتاڵ ئەکا لەگەڵت پێکەنای لەگەڵت بەس خۆی لە ئەسڵەوە وانە خۆی ئازاری هەیە خۆی ژیانێکترە. ئەگەر مڵحەزەتانش کرد لە هەر تاولۆیش تایرە بچەکان هەیە چۆلەگە ئەوانش باسی بەڕائەتی ئینسانەکەم هەنێ لە هەنێ تابلۆکان ئەو چۆلەکان دەرچووە لە گیانی کلااونەکە زۆر هەر تابلۆیەک با بڵێم یەک معنەیەک عمیقتیایەتی ئەگەر باسیکەم زۆر تاوان زۆر وەختێوێ بەس خۆی ئەسڵ و فکرەکە لە تابلۆکانم لەسەر کلااونە دایمەن ئازاری خۆیان ژیانی خۆی ئەشارێتەوە دوای مکیاژەکەی. بۆچی ئەم بابەتت هەڵبژاردووە؟ طبعا خۆم کە دەست پێم کرد بەس من خۆم ستاینم ئەکادمی شەکەم بەس ئەم ساڵە کە دەست پێم کرد بەس لوبی خۆم با بڵێم شتێک دۆزیم بۆ خۆم وەک میکسم کرد بێن مەدرسە لە ئەکادمیە لەگەڵ سریالە و لەو حانەوەی کردومە هەمووی سریالی حالیەن خۆم دۆزیم لەو ستایلە. کاک مستەفا ئەتوێت لە ڕێگەی پێشانگاکەت و لە ڕێگەی تابلۆکانتەوە چی بەبینەر بگەێنیت؟ سەراحەتەن خۆی ناوی پێشانگەش ئازارە زۆر شت هەیە ئێمە ناتوانین قسە بکەین ینی شتێک لە مەسەرەن لە دڵتە یان دڵت شکاوە یان شتێک حەزەکەی باسکەی بەس ناتوانانی باسکەی خۆمان ئەسڵەن ئەگەر شعر بێ فەرنان بێ یان هونەرمانەکان محاولاکەین داون یان لە شێوەی نووسین یان لەسەر لەوحەکانمەش کە کەسێکم لە لەوحەکان دەرم کردەوە شتە. هەمیشە دەوترێ هونەرمەندانی شێوەکار بەردەوام بێدەنگن لە ڕێی تابلۆکانیانەوە دەتوانن گزارش لە ببوورە ئێش و ئازارەکان بکەن. ئێوە تا چەند توانی وتانە پەیام لە ڕێگەی تابلۆکانتانەوە بگەێنن؟ خۆی تابلۆکان سەراحەتەن زۆر خەڵک هەنێ بینیوە کە ڕسمم کرد هەر کەسێک دێ وەک دەرجمەی خۆیەکە لە مشکی خۆیەکە بەس خۆی لە ئەسڵەوە ئەسلی فکرەکە خۆی لێ مشکی خۆمە من ناتوانم دانشم شەرح بکەم بۆت مەسان بڵێم ئەو تابلێ وڵە ئەم تابلێ وڵە بەڕێی من هەر کەسێک سێرەکە هەر کەسێک بە ئینی خۆی شەرحەکە. دەستان خۆش بێ. کاک مستەفا لە نێو پێشانگا تایبەتەکەی خۆتدا ژمارەیەک تابلۆی ئەو خوێندکارانەشت نمایش کردووە کە ماوەیەک لەمە پێش بەڕێستان لە نێو خولێکدا هەر لە پرۆژەی ئارتفرۆشە خولێکتان بۆ کۆمیکس کردەوە. پێم خۆشە باسێک لەو بکەیت چۆن بڕیارەیە تابلۆکانی ئەوانیش لە نێو پێشانگا تایبەتەکەی خۆتدا نمایش بکەیت؟ بەڵێ من پێش تقریبان مانگەیان دوو مانگەیەرە کۆرس کۆمەکسم هەبوو چکە خۆمە ئەسڵەن ساحبی دوو کتێبم کۆمەکس عینە بە ستایل مانگەش حەزم کرد ئەو هونەرە فێریان بکەم خۆیانش دەتوانن چیرۆکێک کورد بکەن بۆیان و خۆمش تەجیعیانەکەم حەزم کرد هەر لەگەڵ خۆم بن لە پێشەنگای خۆمش. ئێمەش پێشتر هەر لێرە ئامادەیمان هەبوو توانیمان بە خۆشحاڵیەوە ئەو خولە بگەێنین. ئاستی خوێندکارانی خولەکە چۆن بوو یاخود تابلۆکانیان لە چه ئاستێکدایە؟ خۆیان سەراحەتەنەوە کەسانە کاتە من هەر لە سفرەوە دەست پێ کرد لەگەڵیان یعنی فێرم کرد هەر لە ئەساسیات دەست پێم کرد لەگەڵیان گەشتونە مەرحەلەیەک زۆر چاک ینی بینیم ئەتوانن خۆیان چیرۆکی خۆیان دروستکەن هەر خۆمش لەگەڵیان بە متابعە بووم.
زۆر سپاس بۆ بەڕێز هونەرمەند مستەفا ئەکرەم کە ئەمڕۆ لێرە پێشانگایەک لە ئارتفرۆش لا گەلەری ئارتفرۆشدا دەکەنەوە. ئاکام لێرە هونەرمەند ڕەبەن عیزەدین لەگەڵما کە بەڕێزیان سەرپەرشتاری پرۆژەکانی ئارتفرۆشن. ڕەبەنگیان سلااوت لەبێ پێم خۆشە لەگەڵ تۆش گفتوگۆیەک بکەین. زۆر سپاس. هەمیشە پرۆژەکانی ئارتفرۆش گرنگی دەدات بە هونەرمەندان بەبێ جیاوازی. باەخی زیاترشان بە هەموو هونەرمەندەکانیاوە. ئەم باەخە تا چەند گرنگە بۆ هونەرمەندان؟ زۆر سپاس ڕێژنەگیان، سپاس بۆ کەناڵی کورسات کە لە هەموو کار و چالاکیەکی دامەزراوەی ویم و پرۆژەی ئارتفرۆشە هاوکارمانن. طبعاً کردنەوەی پێشانگای ئازار بۆ هونەرمەند مستەفا ئەکرەمێکێکە لە پێشانگا زۆر تایبەتەکان کە ئێمە توانیمان لە ڕێگەی گەلەری ئارتفرۆشەوە ئەم پێشانگای نمایش بکەین و زۆرترین کەس بتوانن ئەمڕۆکە ڕێکەوتی 4/8 بتوانن بینەری بن. پێش 3 مانگ لەمەوە پێش لە مانگی 5 2025 ئێمە خولێکمان کردەوە. خولەکە تایبەت بوو بە فێرکردنی کۆمێکس بۆ ئەو فێرخوازانی کە خوازیارن فێری تەکنیکی کۆمێکس ببن. بە خۆشحاڵیەوە کاک مستەفا ئەکرەم ئامادەی دەربڕێ بۆ ئەوەی بتوانێت کە ئەم خولەمان بۆ بڵێتەوە لە کاتێکا کە خۆی خاوەنی دوو کتێبی زۆر تایبەت و کوالەتی بەرزی کۆمێکسە. وێ بە خۆشحاڵیەوە ئێمە بۆ ماوەی 3 هەفتە خولەکەمان بەردەوام بوو و دواتریش بە پەیوەندی بەردەوامی نێوان خوێندکارەکانمان لەگەڵ مامۆستا مستەفا توانیمان بگەینە ئەو ئامانجەی کە لەناو پێشانگاکەیە بەشێک لە کارەکان یاخود ئەو کارە کۆمێکسانی کە خوێندکارەکان پێی گەیشتون کە لە 4 پەڕەوە دەست پێ ئەکات هەتاوەکو نزیکی 20 پەڕە خوێندکار توانیوێتی کاری کۆمێکس بکات، ئەویش بە دروستکردنی چیرۆکێکە بە وێنە و بە نووسینەوە. خۆش بە هیوای بەردەوامی پرۆژەکانی ئارتفرۆش بەنیازە لە داهاتوودا کار بۆ هونەرمەندەکانی پارێزگاکانی دیکەی کوردستان بکات و ئەوانش بتوانن لێرە کارەکان و تابلۆکانیان نمایش بکەن. بە خۆشحاڵی و توانم باسی ئەوە بکەم کە پرۆژەی ئارتفرۆش بۆ تەجی متمانەی هەموو هونەرمەندێک جا هونەرمەندەکان لەناو کوردستان یاخود بەگشتی بلەناو عێراق بن یاخود لە دەرەوەی عێراق بن. ئەویش بە ئەو فیدباکانی کە بۆمانیەتەوە بەو قسەکردانی کە لەگەڵ هونەرمەندەکانە بە بەردەوامی هەمانە کە زۆر کات داوای ئەومان لێکن کە ئێمە ئەو شوێنە بین کە جێگەی سیقەی ئەوان بین بتوانین کارەکانیان بۆ نمایش بکەین یاخود بەشداری پلاتفۆرمی ئارتفرۆش بکەن لەگەڵمانە. بە خۆشحاڵیەوە ئێمە لە خزمەتی هەموو هونەرمەندەکەین جا ئەو هونەرمەندانە لەناو کوردستان و عێراق بن یاخود لە دەرەوە گرنگ ئەوەی ئێمە بتوانین لە مەجالی هونەریە بتوانین ئەو بۆشایە پڕ بکەینەوە کە ئەکرێت پێشتر هەبوو بێت، ئەویش لە ڕێگەی کردنەوەی پێشانگاکانمان یاخود لە ڕێگەی کردنەوەی خولەکان یاخود لە ڕێگەی فرۆشتنی کارە هونەریەکانەوە بێت کە داهاتەکەی لە سەیاسە ئەگەڕێتەوە بە هونەرمەندەکە. بە هیوای سەرکەوتن و بەردەوامی بۆ بەڕێستان کە ئێوە ڕۆڵێکی گرنگ دەبینن لە بەرەو پێشچوون و باەختان بە هونەرمەندان. سپاس بۆ سەرپەرشتاری پرۆژەکانی ئارتفرۆش ڕەبەن عیزەدین. بەڵێ ئاکام لێرە ئەمڕۆ کاتژمێر 6 لە دامەزراوەی ویم لە ناو گەلەری ئارتفرۆشە ئەم پێشانگا تایبەتە دەکرێتەوە. بڕیارە تا هەفتەیەکی دیکە ئەم پێشانگایە لە گەلەری ئارتفرۆش بەردەوامی هەبێت. بەڵێ ڕێژنە ڕزگار نێدراوی دیچی هونەری کورسانی سپاس بۆ تۆ و میوانەکانت.